لا قەزای سەی سادقم دوێنێ بەیکەری شووتێک لە سەرەنتەری قەزاکە دانراوە و تێچووی بەیکەرەکە لە ئەستۆی پارێزەرێک بووە بە ناوی کاک سەرهەنگ بەدەر لە ئەم پەیکەرە لە قەزای سەی سادق چەندین پەیکەری ترمان هەیە کە پەیکەری گەرموجە و پەیکەری وەلی دێوانە و پەیکەری چنار و هێمن و چەندین پەیکەری تریشمان هەیە بەڵام تاڵسرینیان دانانی ئەم پەیکەرەیە بۆ زانیاری زیاتر لەسەر دانان و شێوازی بیرۆکەی پەیکەری شووتی لە قەزای سەی سادق دەچمە لای پارێزەر کاک سەرهەنگ. کاک سەرهەنگ سڵاو لێبێ، ئاماژتان لە دانانی ئەم پەیکەرە چییە؟ بۆچی شووتی لە قەزای سەی سادق؟ سەرەتا بەخێراتتان دەکەم. ئاماژ لە دانانی ئەم پەیکەرە دەگەڕێتەوە بۆەوەی کە شارە زوور و لە سەرەتادا بە شووتی بەناوبانگ بووە و بیزات کە دەشتی شارە زوور کە بە شووتی بەناوبانگکە لە دو ئینتیفازەوە کە ناوبانکێکی زۆری پیا کرد بە دروستکردنی شووتی. سەرەتای دروستکردنی بیرۆکەکەش لەلایەن کارمەندی دۆسۆی شارەوانی بەڕێز جەمال جەلالەوە بوو کە خۆی هاتوچۆ مەریوانی کردووە لەوێ لە ڕێگەی هونەرمەندی بەڕێز کوردی ڕۆژهەڵاتی ئێران حەمیدی پورەحمەدی دروست کراوە هەر لە شاری مەریوان و لێو شێنراوەتەوە بۆ ئێرە. دوای ئەوەی کە پرۆژەکەمان تەرحکرد لە سەرۆکی شارەوانی و بە خۆشحاڵی و پەسەند کرا کە شتێکی زۆر جوانە وەکو هێمایەک بۆ سمبولی شارە زوور و جوانکردنی ئەو فولکەیە کە ئێستا هەیە، بەڵام دوای ئەوەی کە شارەوانی پەسەندی پرۆژەکەی کرد ئێمە هەستاین بە کولفەی پێشوونی پرۆژەکەمان گردە ئەستۆ لە شاری مەریوانەوە. پرۆژەکە لە ڕووی موادەوە بە فایبەرگلاس دروستکراوە کە موادێکی باشە، ئاسن لەوانەیە تووشی ژەنگ و هەندێک شتی تر بێتەوە، بەڵام فایبەرگلاسەکە تەئسیری خۆر و سەرما لەگەڵ ئەوانە تۆزێک باشترە فایبەرگلاسەکە. بەڵام پرۆژەکە لە ئێستادا ئەوە دانراوە، بەڵام تۆزێک زوو بوو بۆ ئەم لێدوانە چونکە هەندێک جوانکاری ماوە لە بۆیاخ و لە سەوزکردنی ئەم دوودیوی پرۆژەکە و بۆیاخی کریبستۆنەکان. هیوادارم گەنجانی خۆشەویست سەی سایق وەکو چاویان بیپارێزن بە دەردی پارکەکەی سەی سایق نەڕوات، چونکە بەڕاستی دوجار ئەو پرۆژە بە موڵکی عام و خەڵکەکە ئیسپادەی لێکا و جوانی شارە. هیوادارم دووبارە تکام وایە کە گەنجەکان نەیشێوێن و بیپارێزن. قاینەجە چاکو شووتی ناوگردان چاکو ئەرە وەڵا کاکە ئەوانە چاک بوون. پێشتر لە چ شوێنێکی سەی سادقدا شووتی زۆر ئەکراوە؟ تامی شووتی ئێستا بە بەراورد بە تامی شووتی جاران فەرقی یاخودنە؟ وەڵا قورچی تیا بوو، بچووکیشی تیا بوو، شیرینی تیا بوو. ئەتر کاکە گیان بە قۆربانەوە چەند کیلۆی دەرەچوو شووتی جاران؟ 4 دەرەچوو، 5 دەرەچوو، هەتا 7 دەرەچوو. شووتی چی ناوچێکی سەی سایق باش بووە؟ چی ناوچەیەکی سەی سایق؟ وەڵا هەلا قاینەجە باش بووە، ئینا ئەرا ئەو عەرزانێتیان نەبوو کە باش بێت، گشتی کراو بەگەنم بەرقاینەجە و ئەو دیهاتانە زۆر چاک و شووتیەکانیان. دەست و چاو خۆش بێ. ئەی بە قوربانم.